براکە گیان فریامانکەوە ئەو کابراایە جانتاکەمی ڕفانەوە. باشە باش زاری خواحافیز زاری خواحافیز. کورە وەرە کورە. یاخوا دەست لە خۆش بێ بەڕاستی هیلاکمان کردی ئەی ئافرم بۆچ پیاوێکی بەڕاستی پیاوێکی مردی مەمنونە نەمزانی جەنابە ناو چی بوو ئەمن عەبۆ منیش ناوم عەبدولقایرە خۆشحاڵم جا حەزەکەم ئەو پیاوەتی و بمەوە لە خزمەت تا بم سوپاس دەکەم ئەمن چاکەی قەت بەرامبەر پارەی ناکەم یاخوا هەر تەمەن درێژ بی ئیشەڵڵا با ئەو تەلەفۆنە بکەم بە یارمەتی تۆ من بێریڤان زۆر سوپاس دەکەم بەڕاستی تۆ لە پیاوە ئازاکانی ناو دراماکانەچی ئەتوانم پرسیارە بکەم تۆ هاوسەرگیری و کردووە؟ نەخێر بۆ؟ والله ئەوەی ڕاستی بی ژن بە من بە ڕێوە ناچی بە من بەخێو ناکرێ ئەو لۆ کچی عالەمێش بایەمە ناو عەزابی من بۆ جۆرە نایبینم بەڕاستی تۆ پیاوێکی زۆر باشی چۆن نەبێ کەسێک نەبێ بۆ تۆ ناوێرم خۆشەویستی بکەم دەترسێم ڕۆژێک لە ڕۆژان خیانەتم لەگە بکە ڕاست دەمرمە من بۆ ترسی خۆمەرج نییە هەموو ئافرەتێک خراپ بێ وای باوکم زۆر دەوڵەمەنە ئەوەتە خوازە کە زاوایەکی وەکو تۆ مرد و باشی هەبێت ببوورە بەو خودای ئەمن لە پێناو پارە هەفسەرگیری ناکەم ناوەڵڵا باشە کاک ئەحمەدجان خوا حافیزێ بێجارێ کاکە گیان ببوورە بە جێشم هێشتی داوای لێبوردنەکەمەوە تۆزێ تەلەفۆن مەشغەڵەتم هەبوو ئەڵم تۆ ساڵتی ژنوشتیواو نییە؟ بەڵێ ژنم نایە ئەی بۆ نای بی بە کوڕی من ها عنوانێک تێمێ وەرە لە لای منی شیشکە و ئیشەڵا بە بە کوڕی من باش بە قوربان دە ئیشەڵایەکە بینینەوە باشە هەش کاتێ بیری لێ کردی و تەلەفۆنێکم بۆ بکە باشە دەی خوا حافیز بێ سەر چاو بابا باوەڕم وانە بوو عاشق بووم دوای 40 ساڵ عاشق بووم پیس عاشقی ئەو کچەی بووم زۆر بیرم کردەوە ئەو زەبڕیاری هاوسەرگیریمدا لۆیە تەلەفۆنم لۆ بابی کرد